مامۆستایانی ئاینی و پرۆسەی هەڵبژاردن سڵاوتان لێبێت. بە درێژایی مێژووی کاروباری دەوڵەتداری و سیاسی لە جیهاندا وێڕایبوونی جەدەل و ڕاجیەیەکی توند لەسەر دروستبوون و دروست نەبوونی بەشداری زانایان و کەسایەتی ئاینیەکان لە پرۆسەی سیاسی و ئیداریدا. بەڵام بەردەوام مامۆستایانی ئاینی و کەسایەتی ئاینیەکان بەشدار و بەشێک بوون لە پرۆسەی سیاسی و ڕۆڵیان گێراوە لە ئاراستەکردنی بەشێکی زۆری کۆمەلگادا، بە تایبەت لە کاتە هەستیارەکاندا و زۆر جاریش لە پرۆسەی هەڵبژاردندا ئەوان قسەی یەکلاکەرەوەیان بۆ بەشێک لە هێزە سیاسیەکان کردووە. بە درێژایی مێژووی حکومڕانی کورد لە دوای ڕاپەڕینەوە بەردەوام بۆ هەڵبژاردنەکان حیزبە سیاسیەکان پەنایان بردۆتە بەر سوود وەرگرتن لە پێگە و کەسایەتی مامۆستای ئاینی و کەسایەتی ئاینیە جیاوازەکان بە جۆرێک کە لە لیستی کاندیدانی هەر حیزبێکدا لە هەر ناوچەیەک ژمارەیەک مامۆستای ئاینی بەشێک بوون لە کاندیدانی هێزە سیاسیەکان. بۆ هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق کە چەند ڕۆژێکی کەمی ماوە کەمترین کەس لە مامۆستایانی ئاینی و کەسایەتی ئاینیەکان کاندیدی هێزەکان و داوای دەنگ لە هاوڵاتیان دەکەن. بە جۆرێک هیچ کام لە هێزە ئیسلامیەکان و بەشێکی زۆری هێزە ئەلمانیەکانیش هیچ کاندیدێکیان نییە کەسایەتی ئاینی یان مامۆستای ئاینی بێت. تەنها پارتی دیموکراتی کوردستان یەک مامۆستای ئاینی بربژێر کردووە کە ئەویش بەپێی ئاماژەکان ئەگەری سەرکەوتنی نزیکە لە سکرەوە. بۆیە من بە فەخر و شانازیەوە ئێستا وەکو کاندیدێک لە ناو لستی پارتیدام. مامۆستایانی ئاینی بەپێی دابەشبوونیان بەسەر هێز و لایەنە سیاسیەکاندا بەردەوام لێدوان و وتار و نووسینیان لە بەرژەوەندی هێزەکانیان بڵاو کردوێتەوە و وەک ئەندامێکی ئاسایی مامەڵەیان لەگەڵ دۆخەکە کردووە. زۆر کات لە هەڵبژاردنێکەوە بۆ هەڵبژاردنێکی تر دید و بۆچوونیان لەسەر حرامبوون و حەڵاڵبوونی هەڵبژاردن و دەنگدان 180 لە پێچەوانە بۆتەوە و ئەو مامۆستایی کە لە هەڵبژاردنێکدا دەنگدان و هەڵبژاردنی بە حرامزانیوە بۆ خولی داهاتووی هەڵبژاردن خۆی کاندید کردووە. والله ثم والله لە قیامەتی ئەو پەنجەی کە مۆرت کرد ئاواشینت کرد و تویدات بەم تاغوتە بەس بەم سەمکارە بەم دەجالە بەم گەندەڵە بەم دزە والله تۆشی. لەلایەکی ترەوە ئەو مامۆستایی کە دوێنێ وتوێتی دەنگدان شایەتیدانە و دەبێت وەک ئەرکێک ئەو شایەتیە بەجێبێنیت ئەمڕۆ حاشا لە دەنگدان دەکات و بە نزیکبوونەوە لە ئاگری جەهەنەم ناوی دەبات. مامۆستایەکی ئاینی لەسەر مینبەری مزگەوتەوە هەڵبژاردنی کاندیدان دەچوێنێت بە هەڵبژاردنی ئەو کەسانەی کە حەزرەتی موسا هەڵی بژاردن بۆ دیداری خودای گەورە. حەزرەتی موسا مەوعیدێکی لە خوا وەرگرت. بەڕێکەوت بچێ بۆ دیداری خوا. خوا فەرموویە موسا بەتەنیا مەیە، بەعزێ لە قەومەکەیش لەگەڵ خۆتا بێنە بۆ دیداری ئێمە بۆ کێوی توور. حەزرەتی موسا گەڕایەوە بۆ ناو قەومەکەی. واختار موسى من قومه 70 رجلا. حەزرەتی موسا لەناو قەومەکەیە 70 پیاوی هەڵبژارد. اختارە هەڵی بژاردن. یعنی چی؟ یعنی قەومەکەی موسا هەموویان لە یەک ئاستانە بوون، هەموویان شاوی دیداری خوان نەبوون. ئەبێ هەڵیان بژێری کێ شایستەیەوە بەری بۆ حضوری خوا. قەومەکەی من و تۆ هەموویان وەکو یەک نین، کامی باشەوە هەڵبژێرە. سیر بکەن، ئەمە مامۆستایەکی ئاینیە کە کاندیدە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق لەسەر پشکی پارتی. دەڵێت هەر کەس سوێندی خواردووە نەچێت بۆ دەنگدان، با 3 ڕۆژ بە ڕۆژوو بێت و بچێت دەنگەکەی بدات. ڕەنگە ئەمە بابەتێکی فقهی بێت و منێکی پێشکەشکار بۆم نەبێت قسەی لەبارەوە بکەم، بەڵام تێنەگەیشتم دەنگدان و 3 ڕۆژ بە ڕۆژوو بوون چ پەیوەندی بەیەکەوە هەیە؟ گەشەی هەڵبژاردنەکەم ئەچم بوو لە دەم ماڵات چواری ئەڵێن مامۆستا سوێنمان خواردووە، ئەڵێن تۆ مەلانی سوێنمان خواردووە دەنگ نەدەین.
ئەڵێ من مەلای مزگەوتم و شادی دکتۆرامەیە لە شریعەتی ئیسلامە ئەمە حکمێکی شەرعیە تا بۆی ڕوون ئەەکەمەوە کەفارەتەکەی 3 ڕۆژ ڕۆژووە یان ئەبێ نانی دەفەقیر بدەی ئەو نانە من لە خزمەتان دەیدەم یا ئەمە زۆری ئەوێ. ئەمەش مامۆستایەکی ئاینی دیکەیە کە داوا لە هاوڵاتیان دەکات هاوڵاتیان نەچن بۆ دەنگدان و باز لەوە دەکات لە قیامەتدا بە دەنگدانت هاوبەشید لە تاوانەکانی ئەو کاندیدەی کە دەنگی پێدەدەیت. مامۆستایانی ئاینی لە تەمینبەرەکان پێیان نەگوتن ئەوانەت بورگن، پێیان نەگوتن ئەوانەت کزن، پێیان نەگوتن دەنگ بە ناحەق مەدەن با ئەدی لۆ دەنگتدا نازانم، لۆ دەنگتدا نازانم، کرەتو نەخواردی نەکردی لەوات لە خۆ کرد. لەلایەکی ترەوە مامۆستایەکی ئاینی دیکە لە بانگەشەی هەڵبژاردنێکدا بۆ خۆی و لیستەکەی کە پارتیە دەڵێت دەنگدانت بە پارتی وەک جیهاد و غەزا وایە. والله ئەمڕۆ دەنگانی تۆ بە لیستی کوردی و بە لیستی 213 پارتی دیموکراتی کوردستان جیهادێکە غەزایەکە. ئەمە بەشێکن لەو قسانەی کە مامۆستایانی ئاینی چ کاندید ببن و چ پشتیوانی کاندیدانی حیزبەکانیان کردبێت لە ڕووی ئاینیەوە باسییان لە پرۆسەی دەنگدان کردووە و زۆر کات بوونەتە هۆکاری سەرلێشێوان و دوودڵی هاوڕاتیان لە پرۆسەکە و حکومەکەی لە ڕووی ئاینیەوە. بەشێک لە شەقام لە ئێستادا تووشی لە ڕاوکێ بووە و لە خەمی ئەوەدایە ئەو دەنگەی دەیداتە کاندیدەکانیان ببێتە بابەتێکی ئاینی لەسەری و لەو دنیادا لێپێچینەوەی لەگەڵ بکرێت لەسەر ئەوەی بەشدار بووە لە هەڵبژاردن یان بایکۆتی کردووە.